وڵای زان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوەی قسە لەسەر نەتیجە و دەرەنجامەکانی وەرگیراوانی پرۆژەی زانکۆنلاین یاخود ئەو خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی وێژەی پیشەیەکان لە زانکۆ پەیمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناویان هاتوێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و کێشۆگرفتەکان و وەروە ئەو ڕێنمایانەی کە لە دوای ئەم حاڵەتانەوە دێنە پێشەوە. میوانداری زۆر بەڕێز ڕاستی حەمامین ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە. کاک ڕاستی زۆر خێربێن. زانکۆنلاین نەتیجەی دەرچوو وەروەها با بڵێن ناوەکان گەڕانەوە ئەوانەی لەکوێ وەرگیراون. ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرنجتان لەسەر ئەنجامەکانی وەرگرتنی زانکۆنلاین چییە؟ وڵێ بەناوی خۆی گەورە میرەبان سوپاس بۆ ئێوە بۆ کارانتان لە کۆنتڕۆڵ تاوی کەناڵ ئاسمانی پێیان و بە بینەرانی بەڕێزیش. دیارە ئێمە لەسەرەوە ئەنجامانی کە دوێنێ ڕاگەنەوە بڵاوکرایەوە چەند سەرنجێکی جددیمان هەیە. ئێمە لە ڕاگەندراوێکداکە لە 21 مانگیدا بڵاومان کردوێتەوە واتە نزیکی 12 ڕۆژ بەر لە ڕاگەیانی ئەنجامەکان تێدا چەند ڕێنمایەکمان داوە چەند هۆشداریەکمان داوە بەوەی کە ئەنجامەکان کە ڕاگەنرێ بێتم دۆخانە لە بەرچاو بگیرێ. بەڵام بەداخەوە ئێمە گرفتێکمان هەیە بەرپرسانی پەروەردە و بەتایبەتیش وەزارەتی خوێندنی باڵا گوێ لە کەسانی دڵسۆز و شارزا ناگرن. ئێمە پێشبینی کۆمەڵە دۆخمان کرده بوو کە دەست بەسەر خوێندنی ئەم ساڵدا دێت و بێزەڵت بۆ شێوەش دەرچوو. ئێمە داوامان کرده بوو کە ڕەچاوی دۆخی ئێستای کوردستان بکرێت کە کۆڕۆنا هەیە کە قەیران هەیە کە موچەبوونی نییە کە هاوڵاتی لە دۆخێکی ناسایە خوێندن خۆی لە دۆخێکی ناسایە بەڵام بەداخەوە ڕەچاوی و دۆخە نەکراوە. نمرا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە واتە ینی ڕێژەکە لە ڕەچاو نەگرتن ینی لە بەرچاو نەگرتنیان بارودۆخە لە چیان نەکراوە لەوەی کە نمریان بەرز کردوێتەوە یاخود کرێی خوێندنەکانیان زیاد کردویان مەبەست لە چی؟ خۆی گرفتەکە لەوایە کاتێک کە تۆ کورسی خوێندنی پاراڵێل زیاد دەکەی لەسەر حسابی خوێندنی گشتی ئەو کاتە نمرە بەرز دەبێتەوە کە نمرە بەرز بوویەوە کاتە قوتابیەک ناتوانێت بنەوە هەشتەوە نەوە هەشتی ڕێکی نابێ قوتابی ناتوانێت لە پزیشکی گشتی وەربگیرێت. ینی ماوەسا شوانەوە هەشت واتەم قوتابێتەنە حەوت غەڵەتی هەبووە لە کۆی هەموو پرسیارەکانە لە کۆی هەموو وانەکانە تەنها حەوت هەڵی هەبووە کە ئێستاکە ناتوانێت لە پزیشکی گشتی وەربگیرێت. ینی بەرزبوونەوەی بەرچاوی نمرە بەم شێوازە واتە ساڵانی هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە؟ من ئێستاکە بەوردی ئەگەر عەرزی جەنابتان بکەم خۆی ساڵانی دیکەش نمرە بەرز بووەتەوە بڕ من نمرەیەک تاخۆی نمرەیەک و پۆینت 2 بەرز بووەتەوە بەڵام بەم شێوازە ئێستاکە ڕووی نەداوە. ینی کەواتە مادەم حاڵەتێکی ناساییە مادەم واتە دۆخێکی ناسایە تۆ پێش بادەم بەم شێوازە بەرز بووەتەوە. من ئەگەر هەندێک نمونەی سێرتان پێ بڵم لە بەرزبوونەوەی نمرە ینی لە پەرستاری ئێوارانی شەمشەماڵ پار 64 وەریگرتووە ئەمساڵ نمرەکەی بۆ بە 76 وەریگرتووە ین ڕێژەکە تەواو بەرز بووەتەوە. لە پەرستاری ئێوارانی سلێمانی 72 بووە بۆ بە 78 ینی لەوەی یەکەم 12 نمرە بەرز بووە. بەڵێ کوردی شارە زۆر 62 وەریگرتووە پار ئەمساڵ 71.3 وەریگرتووە. ئینگلیزی ئێواران 58 بووە ئەمساڵ بووە بە 72 نزیکی 14 نمرە بەرز بووەتەوە. مێژووی سێ سادق 65 بووە ئەمساڵ بووە بە 70.7 ینی بەشێک لە بەشەکان بە دە نمرە بەرز بووەتەوە. ڕاستی ئەگەر بپێ و ئەمارانەوێت کە تۆ خوێنتەوە ئەوانەی کە نمرەی 65 جوانی هێناوە پێ دەچێت لە شوێنێک ناوی نێتەوە. ئێمە نزیکی 8000 قوتابێکمانەیە کە لێ شوێنێک ناوی نهاتوێتەوە ئێستاکە بەڵام 8000 قوتابێک بەڵام خۆی بەشێکیانەوەی ئێمە 8000 کورسیشمان ماوە بە تاڵی ماوەتەوە ئەوە ڕێنمایە دین کە چۆن ئەو قوتابیانی ناوێن ناتوێتەوە چی بکەن. بەڵام کێشەکە لەوایە کاتێک کە نمرە بەم ڕێژە بەرزەبێتەوە قوتابی بەشی دڵخوازی خۆی بۆ نایەتەوە ئەو بەشی کە چاوەڕێی کردووە وەکو باسم کرد ینی پزیشکی گشتی لە نزمترینی 98.570 لە گەرمیان وەرگیراوە واتە قوتابێک بنەوە هەشتەوە ینی ئێستاکە 96وانە لە بەشی هەندەسە ناوی هاتوێتەوە بەش کۆلێژە پزیشکەکان دووبارە هەر بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەوە. ئەگەر باسێکی هۆکارەکانی بەرزبوونەوەی نمرە بکەین ینی ئەمساڵ تەمان ڕێژەی نمرەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوونەوە قوتابی بەعام بەهۆی ئەوەی کە خوێندن ناسایی بوو منهەج کەم کرابوویەوە و هەروەها پرسیارەکان هەڵی تیا بوو یاکە سیوەش نمرەگەرا بۆ قوتابیان ئەمەشکە ئەوێ یعنی بەدەداچوونی وردی بۆ بکرێت تۆ ئەو لیژنەی کە دانرێ بۆ پرسیاردانان پارێکی زۆر باش وەرەگرن ینی مەسەڕیفێکی زۆر باشانەیە ناکرێت دوایەکە باعثی 8 نمرە هەڵە هەبێ لە پرسیارەکانە کامەش دوایەکە زیان لە قوتابیدا خاڵێکی زۆر جەوهەری هەیە کە وای کردووە نمرە بەرز بێتەوە. ئەمساڵ جیاوازی لە نێوان خولی یەکەم و خولی دووەمان نەکراوە نەبەوەی پارکە کرا جیاوازی نێوان خولی یەکەم و خولی دووەم گەشت بووە نزیکی 11 نمرە کە دوایەکە ئێمە و هەڵەمان بۆ ڕاستکردنەوە کۆبنەوەی
ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی بە دووەدا هات و جیازەکەم کرایەوە بە 3 نمرە نەبەوەی ئەم ساڵی چونکە ڕانەگەێنرابوو کە جیازی ناکرێت لێوان خولی یەکەم و خولی دووەم بەشێکی زۆری قوتابی وانی ناهێشتەوە بۆ خولی دووەم ئەوەی دەبەروی کە من سبێنێ جیاوازیەک لێ نێوان خولی یەکەم و خولی دووەمە من لەو جیاوازیە سودمەت بن بەڵام ئەم ساڵ جیاوازی نەکراوە ئەمە ژوای کردووە کە نمرە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە هەروەها ئەو کورسانی کە دانراوە بۆ پاراڵێل ئێمە داوامان کردبوو ینی بۆ شێوازی کە دانراوە نزیکی لە 140 بۆ 45 بۆ پاراڵێل و ئێواران تەرخان کراوە کە بەلای ئێمە ڕۆژێکی زۆر هەر بە پێی ئامارەکانی خۆیان نزیکی لە 135 قوتابی بە پاراڵێل و ئێواران وەرگیراوە 8,000 قوتابی بە پاراڵێل وەرگیراوە کە تۆ 8,000 قوتابی ئەمە 8,000 کورسێکی ڕخسێنی بۆ خوێندنی خۆڕایی و کاتە ڕێژێکی باشی قوتابی توانێت وەربگیرێت کێشەکە لەوایە کە وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەت یاریمی کوردستان بیریان لەوەیە کە چۆن خوێندن بەرەولای بازرگانی بەرن ئەو کاتە قوتابی لە نێوان دوو ڕێگە چارامێنێتەوە یاوی کە بڕا بە خوێندنی پاراڵێل و لەوێ بە پارە بخوێنێت لەو بەشە بەوەی کە ئێستاکە خۆیان دەستیان داوەتێ نزیکی لە 170 قوتابی بە پاراڵێل وەرگیراوە لە 180 قوتابی لە ئێواران وەرگیراوە یاخود دەوەی کە قوتابی بڕا لە زانکۆ پەیمانگای هەلێکان خوێنێکە هەردووکیان بە بەزگەیاندنی قوتابی بەوەی کە هیچ ڕێگە چارێکی نەمێن لە خوێنی بەخۆڕای بخوێنێت زۆر باشە کاک ڕاستی لە ئێستادا کە ئەو قوتابیانی ناویان هاتوتەوە دیارترین کێشە و گرفتەکانیان چین دوای ئەوەی کە بۆ پرۆژەکە ڕاگەێنە و زانکۆ لە ناوەکانی ڕاگەێنە ئەو کێشە و گرفتانە چین کە قوتابیان لەمەودا دووچاری دەبن بەڵێ خۆی ئێستاکە گرفتێکمانەیە ئەمە قوتابی شۆک بووە ینی بە پێوەرەکانی ئەوەی کە نمرە حساباتی و کتاباتێک هەیە کە تۆیەکی ئەم قوتابە لەکوێ ناوی دێتەوە زۆرێک لە قوتابی بن حساباتی کردووە لە بەشێک ناوی هاتو دێتەوە ئێستاکە شۆک بووە بۆنە لەو بەشە ناوی هاتووە بەشە بە 3 نمرە بە 4 نمرە بەرز بۆتەوە شمولیەمی نەکردووە ئەمان ژارە تا لە شۆکێکی دەرونی یا قوتابی ئەمەیەکێکە لە گرفتە گەورەکان تا قوتابی دووبارە لەگەڵ یا ڕادێتەوە کە ئەم خۆی چەندێک ئامادە کردووە بۆ بەشێک ئێستاکە لەو بەشە ناوی نهاتوتەوە دووبارە ڕادێتەوە و قەنەعاتەکە بۆی کە لەو بەشە بخوێنێ ئێمە ئێستاکە قوتابیانمان دابەش بوون بەسەر چەند بەشێکە ئەو قوتابیانی کە ناویان هاتوتەوە بەشەکانیان بەدڵە ئەمانی کە ناویان هاتوتەوە بەشەکانیان بەدڵە هیچ گرفتێکیان نیە ئەتوانن تا 15 دەست پەیوەندی بکەن بە زانکۆ و پەیمانگەکانیانەوە و مباشەرە بکەن و پەیوەندی بکەن بەو شوێنی کە ناویان لێهاتوتەوە و لەوێ ئەبن بە قوتابی ئەو شوێنی کە ناوی لێهاتوتەوە کاگڕاستی ئێستا باس لە پاراڵێل و ئێواران کرد ینی ڕێژەی 135 کە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە تۆ ئەگەر مەسەن 100 تا 15 مەجالیتایە جیاوازەکە چیە بۆ نمونە من لە ئێواران دەمەوێت مەسەلەن پزیشکی گشتی بخوێنم بە چەند نمرەتوانم بخوێنم بە پاراڵێل ئەخوان ئەگەر بە گشتی بچم بیخوێنم یعنی بە بێپارە چەند گۆڕانکایی لە نمرەکان کراوە تا بە چەند جیاوازیان هەیە ئێمە تقریبی 98.5 لە پزیشکی گشتی وەرگیراوە لە خوێنی بە خۆڕایی تقریبی لە 97.3 بە پاراڵێلەکە وەرگیراوە لەبەرەوەی خواستێکی زۆر هەیە لەسەر خوێندنی پزیشکی گشتی تقریبی نمرەیەک بۆ نمرەیەک و 0.2 جیاوازێکە کاگڕاستی بورە گەکشان ئێوە ڕێکخراوەکەتان پرۆژەی ڕێگای زانکۆی گرتابەرانی و پرۆژەیەکە بۆ قوتابیان جیاوازی و پرۆژەی ئێوە چی بووە تا ئێستا چەنە تازەشە بتوانانی هەڵسەنگاندن بۆ دەرەنجامەکەی بکەی بەڵام جیاوازی ئەو پرۆژەی ئێوە چی بوو لەگەڵ پرۆژەکانی دیکەی زانکۆ لاین بەڵێ پرسیارێکی زۆر باش بکەم دەمەوێت کە بە بەوردی وەڵامیان پرسیارە بەمەوە یەکەم لە ئامارەکانەوە دەست پێ بکەم ئێمە ئەمساڵ توانیمانە نزیکەی 2000 قوتابی هەموو ئیشەکانیان بۆ ڕای بکەین سەرتاسەی کوردستانە هەر لەو دقەوەی کە قوتابێک هاتووە توێتی چی بکەم لە ڕێزبەندی لە داخڵکردنی فۆرم لە سیستم حتا ئەو دقی کە فۆرمەکەمان بۆ قوتابی ناردووە نزیکی 2000 قوتابیە نزیکی وەڵامی 5000 پەیوەندی تەلەفۆنی دراوەتەوە لایەن ئەو لیژنانی کە هەمان بۆ ئێمە نزیکی 200 لەوانێت ستافێکی کەمیش بێت ستافێکی ئێمە لە سەرتاسەی کوردستان 260 کەسمان هەبووە کە وەکو لیژنە کاریان کردووە لە بنکە و بارگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لەو شوێنانی کە فۆرمان پڕ کردوێتەوە نزیکی وەڵامی 5000 پەیوەندی تەلەفۆنی دراوەتەوە وەڵامی نزیکی 7000 نامە و چات و ئەوانی کە لە ڕێگەی بڵێن نووسینەوە پرسیاریان کردەوە وەڵامی ئەوانە دراوەتەوە ئەمە وەکو ئامارەکان پرۆژە ڕێگای زانکۆ دوو جیاوازی سەرەکی هەیە لەگەڵ هەر پرۆژەیەکی دیکەیە یەکەمیان پرۆژەیەکی بازرگانی نییە ئێمە بازرگانی ناکەین ئەوەی کە وەرگیراوە ئێمە تەنها لە چەند شوێنێک پارەیەکی کەم وەرگیراوە پارێکی ڕەمزی ئێمە زۆرترینمان کە پارەیەک وەرگیرابێت 10,000 بۆ لە سلێمانی بووە ئەویشەوە پارە بۆ چییە بۆ بازرگانی نییە ئێمە ئەزمموی نزیکی 20 ساڵمان هەیە لە پڕکردنەوەی فۆرم ئەم ئەزمموی 20 ساڵە هەر کەسێکی دیکە هەیەبێت ڕۆی بازرگانێکی باشی پێوەکات و توانە ڕکانی باش پێکات پارێکی باشی پێوەرگێ بەداخەوە سنتەر و شوێنی وا هەیە 2 ساڵ ئەزمموی نییە بە 40,000 و 50,000 فۆرمی پڕکردوێتەوە هەتاکە لە هەندێک شوێن گەشتە 100,000 ئێمە کاکەی بەڕێزی وا هەبووە تا پار کە سوکار و خزم و ناسیایی خۆی نردوو بەلای ئێمە فۆرمان بۆ پڕکردوێتەوە
ئەمساڵ دەستی کردووە شوێنێکی داناوە بۆ فۆرم پڕکردن زوێتی ئەزمموی 8 ساڵمان هەیە ئاخر تۆ تا دوێنێ لای ئێمە کەسوکاری خۆت لای ئێمە فۆرم لەکوێ ئەزمموی 8 ساڵدان هەیە ئێمە پرۆژەکەمان پرۆژێکی بازرگانی نییە ئەو پارەکەمی کە وەرگیراوە پارێکی ڕەمزیە ئەویش تەنها لە دووسێ شوێن وەرگیراوە بۆچی وەرگیراوە ئەمە ڕوون بێت یعنی ئەو لیژنانی کەماونەتەوە مەساریفیان هەبوو بەداخەوە ڕێکخراوەکە ئێمە لەو ڕێکخراوانە نییە کە پارەی بۆ ڕژابێت و بڵێ بڕۆن بەڵی خۆتان چیەکەن و بیکەن و ئێمە تەخشان و پەخشانی پارەمان بۆ کرابێت ئێمە ڕێکخراوێکین لەسەر پی خۆمان وەستاوین و باگراوندی حیزبەکەشمان دیارەکە بە ژۆرێک نییە کە بتوانێت پارێکی باشمان بۆ ڕێژێ بۆیە ئەو پارە کەمە ڕەمزی کە وەرگیراوە بۆ مەساریفی ئەو لیژنانە بووە کە لەوێ هەن واتە ئێمە بە هیچ جۆرێک ڕێگەمان نەداوە کە بەوەی کە خزمەتکردنی قوتابی لە بەرامبەر پاراوێەوە بەوەی کە بێت بە پرۆژێکی بازرگانی ئەمە جیاوازیەکەم جیاوازێکی دیکەی جەوهەریمان هەیە پرۆژه ڕێگای زانکۆ تەنهاوە نیە کە سایتەکە کارابوو دەست پێ بکاو کە سایتەکە داخرا تەواو بێت نەخێر پرۆژه ڕێگای زانکۆ لە مانگێک پێش کارابوونی سایتی زانکۆ لایەنەوە دەست پێ کات بۆی کە کۆڕ و سیمینارێکا بۆ قوتابیانی کە ئەم ساڵ پۆلی 12 تاوا کردووە چی بکەن چۆن فۆرم پڕکردنەوە لەکوێ ناویان دێتەوە لە چ بەشێک هەڵبژێرن باشە ئایا بڕۆن دەروی شار یاخود نچن دەروی شار ئەمانە بابەتێکن چوار قۆناغی تەواوە و قۆناغی سێمان هەیە کە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایەنە دوای قۆناغی دیکەمان هێستا کە فۆرمی زانکۆلایەن تەواو بووە دوێنێ لیژنەکانی ئێمە ئەو بەشانیان وەرگرتەوە بۆ قوتابی کە ناوی هاتوتەوە ئەمەش یەکە لە ئیشوکارەکانی پرۆژه ڕێگای زانکۆ قۆناغێکی دیکەی گرنگمان هەیە کە قوتابی ناوی دێتەوە دەستی لێبەر نادی بڵین تەواو لیژنەمان هەیە لە هەموو زانکۆ پەیمانگایەک کە قوتابی ناوی دێتەوە پەیوەندیەکە بۆ لیژنانەی ئێمەوە کە پێوتر لیژنی پێشوازی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژه ڕێگای زانکۆ بۆ پێشوازیکردن لە قوتابیان و لەوێ پێشوازی لەو قوتابیانەکەن و هاوکاریانەکەن و دەستبارگریانەکەن بۆی کە پەیوەندی بکەن بۆ بەش و زانکۆیی کە لێوە وەرگیراون ئەمە یەکێکە لەو جیاوازە جەوهەریانی کە پرۆژه ڕێگای زانکۆ هەیە لەگەڵ پرۆژێکی دیکەیە زۆر باشە کاک ڕاستیکەوە سەر لێرە پرسیارێکێتە ئاراوە ئەگەر بپرسینەوە بۆ ئەزمونەی کەوا لە ڕێکخراوەکەتان هەتانیان وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆی پرۆسەی وەرگرتنی خوێندکارانی ئەم ساڵتان پێچۆن بۆ ئایا گرفتەکە لە خودی سیستەمی زانکۆلاین واتە گرفت هەبوو لە زانکۆلیان لە داخڵکردن یا خود هەڵە لە خوێندکارانەوە بووە کە لە بڵێن نەوش لە سلوبی پڕکردنەوەی فۆرمەکە ڕەنگە هەڵەیان کرد وەکو ئاماژت پێکرد کەسانێک خۆیان کردو بەدەم ڕاست و فۆرم پڕ دەکەنەوە خوێندکاران تووشی هەڵە دەکەن یاخود بەلاڕێیاندا دەبن ئێوە کۆی وەرگرتنی بەشەیەکی گشتی کۆی پرۆسی وەرگرتنی خوێندی ئەم ساڵ چۆن نەبینن بەڵێ خۆی ئەو سیستمی کە فۆرمی پێ پێشەشەکرێ بووی کە لە زانکۆ پەیمانگا وەربگیرە قوتابی سیستمێکی باشە بەڵام بەدەر نییە لەکەم و کوڕی بۆ نمونە ئێمە فۆرمەکە نێردرا بێت تەواو فۆرمەکە نێردراوە ئیلا ئەبێت لە تۆماری گشتی زانکۆ بگەڕێتەوە بەڵام ئێمە چەند فۆرمێک هەبوو کامانتوانی ینی ئەگەڕێنرایەوە فۆرمەکە نێرا بوو بەڵام ئەگەڕایەوە دووبارە قۆناغی چوارەم کە تێدا بەشداخڵکردنە ئەمە یەکێک بوو لە خەلەکان خەلێکی دیکەمان هەبوو لە سیستمەکەدا بەوەی کە قوتابیەک هەموو بەشەکان بۆ داخڵ کرابوو کاتێکە چوینەوە سەریە ئەمانبینی هەموو بەشەکان سفر بووەتەوە دووبارە بۆیە بەشکانە بۆیە سیستمەکە هەندێک خەلەلی تەکنیکیە پێویست چارەسەر بکرێت و پرۆسەی ئەمساڵ کێشەکە وەیە وەکو پێم وتن ئەو ژمارە زۆری کورسی کە دانراوە بە خوێندنی پاراڵێ ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە و جیاوازینەکردن نێوان خولی یەکەم و خولی دووەمە گرفتێکی دروست کردووە پێتان باشە یا خراپە ئەمە ئەبێ جیاوازیەک بکرێت لە نێوان خولی یەکەم و دووەمە یاخود کە جیاوازی ناکرێت بێت لەو کاتێک کە قوتابی تاقیکردنەوە کا پێی بوترێت جیاوازیەک یاخود جیاوازی ناکرێت بۆ لەبەرەوەی قوتابی حساباتی خۆی بکات ئێمە قوتابیمان هەبوو بە 98ەوە تەحسین معدەلی کردەوە فۆرمی پڕ نەکردووە لەبەرەوەی کە دڵنیان نەبوو لە مستەقبەلی لەوەی کە لەو بەشێکە دڵخوازی خۆیەتی بۆی دێتەوە کە بزەبەتی واش بووە ئەو تا قوتابی بە 98ەوە نەیتوانیەوە لە بەشی پزیشکی گشتی وەربگیرێت واتە جۆرێک نادڵنیایی هەیە لای قوتابیان پرۆسی ئەوەی کە هاتووەتەوە ئەمساڵ لای ئێمە کێشەکە لەوایەکە بەشێکی زۆر لە بەشەکان بە ڕێژەیەکی بە چاو نمرەکانیان بەرزبێتەوە کە ئەمە مای شۆکە بۆ قوتابیان و مادەم وەکو باسم کرد بە ڕێژەیەکی ناسایی بەرزبێتەوە کەواتە خەلەلێکەیە مادەم شتەکە ناساییە زۆر باشە کاک ڕاستی ئەو قوتابیانی کە لەسەردا ناویان لە زانکۆ پەیمانگە ئەهلیەکان هاتوۆتەوە لەگەڵشیدا لە زانکۆی حکومی هاتوۆتەوە لەم نێوەندەدا چ ڕێگایە بگرنە بەڕای ئێوە وەکو ئەزمونێکە لە بوارەداتان بێت بەڵێ ئەو قوتابیانی کە ئێستاکە قوتابێکمان هەیە لە زانکۆلایەن ناوێتەوە لە خوێندنی گشتی لەمەی کە بە خۆڕایە و لە هی حکومێکەیە چوە لەو لاوە فۆرمی سێ زانکۆی ئەهلیشی پڕ کردوێتەوە لەگەڵ پەیمانگایەکیشە لە هەمویان ناوی دێتەوە ئێستاکان قوتابێ 5 فرسەتی لەبەردەسایە ئەتوانێت خۆی یەکلا بکاتەوە هیچیان ڕەبتی نییە بەوی دیکەیانەوە لە کۆتایی قوتابەکەی سەر پشکە لەوەی کە کام بەشیان هەڵەبژێریە کامیان دڵخوازی خۆیەتی کامیان نزیکترە لێوێ و توانای باری مادی خۆی توانێت لەگەڵ کامیانە مامەڵە بکات بۆیە ئەو قوتابیە دە ڕۆژی لە بەردەمایە بۆی کە پەیوەندی بکات بەو بەشیانەوە بۆ زانکۆیانەوە کە دڵخوازی خۆیەتی یامی کە زانکۆ حکومیەکە یاخودێکێک لەو بەشانی کە
لە زانکۆپی مانگە ئەهلەکان بۆ هاتوتەوە وی قوتابیش گرفتێکی نەبێت لەوەی کە لە چەند شوێنی ناوی هاتوتەوە بەڵکو خۆی یەکلا بکاتەوە بە ڕاوێژکردن لەگەڵ خەڵکی پسپۆڕە ئەتوانێت کامیان لەگەڵ ئەوە ئاگونجێت ئەویان هەڵژێرێت. گرفتێکی تریژەیە کاگڕاستی کۆمەڵی خوێندکار ناویان هاتوتەوە بۆ نمونە بەشەکەیان بەدڵ نییە لە پێ ئەو گۆڕانکاریانی باست کرد ڕوونکردنەوە بەدڵی نییە بەڵام پێچێ بتوانێت دای بەزێنە یاخود بیگوازێتەوە نەقلیکا بۆ شوێنێکی تەڕێنمایتان بۆوانەیان چی بکەنە بێ ئەو فرسەتانە و ڕێکارانە چی بەڵە پرسیارێکی زۆر گرنگ بوو مامۆستا شوان من باسی قوتابیانێکین کە ئێستاکە بەشێکیان بۆ وەڵام بەشەکە دڵخوازی خۆیان ئەیانوێ بیگۆڕن دوو ڕێگە چاریان لە بەردەستیان قوتابیانە قوتابیەکمان هەیە بەنەوە پێنجەوە لە بەشێک وەرگیراوە کە نەوە سێنێ کۆنمرەکەی ئەبێ واز لەنەوە پێنجەکەی خۆی بێنێت کۆنمرەیەم قوتابیە بێت بە کۆنمرەی کەمترین کۆنمرەی ئەو بەشە واتە قوتابیەکە ناوێ بڵێن من 95 هەیە ئەبێ بڵێ چەندم هەیە 93 هەیە کەمترین کۆنمرەی ئەو بەشەی کە لێ وەرگیراوە کە 93 هەیە دێت سێری ئەو بەشانە کات کە لە 93 کەمترین واتە لە 92.9 کام بەشیان دڵخوازێتی ینی بەهیچ ناتوانێت بۆ بەرسر بڕۆ تەنها دابەزانمانێ ئەمەیان باسێکم بڕگەی دابەزاندا دێت سێری ئەو بەشانە کات کە لە 93 کەمترن واتە لە 92.9 دەست پێکات دێتە خوارەوە کام بەشیانی بەدڵ بوو معاملە دەست پێکات ئەڕوا بۆ زانکۆی کە لێی وەرگیراوە یاخود لەو بەشی کە لێی وەرگیراوە معاملە تەواو کات فۆرمی دابەزاندن وەرەگرێت پەیوەندێکا بوو بەشەوە کە یەوێت بدابەزانی بۆ بکات ئەڵێ من نمرەکەم ئەوەنەیە ئەو بەشی لێ وەرگیراون دەرەجەکەی ئەوەنەیە بەرزترە لەم بەشی ئەوە من ئەمەوێت پەیوەندی بکەم بەم بەشی ئێوە ئەمە ڕێگە چارەیەکە ڕێگەیەکی دیکەمان هەیە خوێندکاران لە پێش هات دەبێت لەو شوێنی لێ وەرگیراوە کاروباری یاسایی ئەوێت تەواوکە دەبێتە خوێندکار لەوێ بەڵام لەوێ فۆرمێک وەردەگرێت کە پێی دوێ فۆرمی دابەزاندن چکە هەنێک ئێستا من هێنەمان بینی هەک دوو خوێندکار پەیوەندیان کە وتیان پیان وتوین دەبێت سەرەتا بچن لەو بەشەی کە ئەتانەوێت دڵتان دڵخوازی خۆتانە موافقەیەک بێنن دیسان بێنەوە بۆ بەشەیە کورسێک زۆر جارەڵێ خوێندکاران تووشی و گرفتە دەبن لەولا فۆرمی نقلیان وەرگرتووە بێەوەی لێرە موافقەی وەرگرتنی ئەو بەشەی دڵخوازی خۆیان بێن لێرە وەریان ناگرن لەم بینە لە دوو بابەتەکە دەبن ئەگەر ڕوونکردنەوەی مامۆستا شوان قوتابی یەکەم شتەڕات پەیوەندێکا بۆ بەشەوە کە لێ وەرگیراوە کە تۆ ئەمە پەیوەندیت کردو بۆ شوێنەوە کە لێ وەرگیراوێ اینجاتی هەنگاوی دۆمەگریتە بەر کە تۆ توێ دابەزاندن بکەیت ئەگەر دابەزاندنەکە سەری کرد و زانکۆ هەردوو لا ڕزامەندیان نوان بۆی کە تۆ لەو بەشەوە بگیری فەرمانی زانکۆیی دەرەچێت و ڕاستەوخۆ هەموو معاملاتەکانی کە کردوتە ڕەوانەی ئەو بەشە نوێتەکەیە ئەگەر هات و دابەزاندنەکەت قبول نەکرا تۆ معاملاتی خۆت کردووە چیتەوە لەو شوێنی کە ناوت هاتوۆتەوە دەوامی خۆتەکەی واتە قوتابی یەکەم شت ئەبێ بڕاتەوە پەیوەندی بکە بۆ شوێنی کە ناوی لێ هاتوۆتەوە لێ ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم کە توانیان قوتابی بگرێتە بەر پەڵپە ئیعترازە لە بەشێک ناوی هاتوۆتەوە کە هەر سایتەکە خۆی مەجالی پێدات بۆی کە ئەڵێ ئەم قوتابی مافی سکاڵاکردنی یاخود مافی سکاڵاکردنی نییە قوتابێک ڕزمەندەکەی بە هەڵە بۆ کراوە ڕزمەندەکەی باڵە بۆ کراوە بۆ نە بەشێک 90 وەریەگرێت بەشێکی خواردن 95 وەریەگرێت ئەم بەشە ڕزمەندەکەی بە هەڵە بۆ کراوە بە پێ ڕزمەندی نمرە بۆی نەکراوە ئەڕۆ ئێتراز دەکرێت بۆی کە ئەم ڕزمەندەی بۆ من هەڵە کراوە من ئەمەوێت ئالم بەشیان وەربگیرم کە لە خوارەوە نووسیومە لە خواریان بەشی دیکەیانەوە نووسیومە ئەمە تۆزێگەری کەمە قوتابی بەم شێوازە بڵێن ناوی بێتەوە بەڵام یەکێکە لە ڕێگاکان بەس من یەک تێبینی بدەم لەسەر کە قوتابی بۆچی و بەشەی کە بۆی دێتەوە دڵخوازی خۆی نییە ئێمە زۆری وایە بەڵێ کێشەیەکمانەیە کێ لەو کێشانی کە هەمانەوەیە قوتابی نایە بڕاتە دەرەوەی شار بەتایبەت دانیشتووی ناو شاری سلێمانی یاخود بڵین شارە گەورەکە هۆیەکێ لەو گرفتانی کە هەیە قوتابی نایە بڕاتە دەرەوەی شار ئەمە گرفتێکی گەورەیە بۆی ئەوەی کە لە ژینگەی دەرەوەی شار شارزانین بۆی کە نازان ئەو سوود و قازانجی کە لە بەشەناوخۆیەکانە هەیە لە داخلەکان هەیە لە شوێنێکی دیکە بوونی نییە قوتابیەک ئەگەر لە ماڵەوە بێت و بڕاتە زانکۆ ناتوانێت سوود و قازانج ببینێ کە لە بەشەناوخۆیەکەی بینێ بۆی کە لەگەڵ ژینگەیەکی جیاوازە لەگەڵ خەڵکی جیاوازە لەگەڵ تەبیعەت و مامەڵەی جیاوازە تێکەڵەوێت ئێمە خەڵکێکمان لابوو ینی من خۆم لە بەشەناوخۆی ژیاوم دایک و باوکی هاتن ئەمە زۆر فەقیرە قەت دەرەوەی نەبینیوە نازانین چۆن بینێنێ دەرەوەمانە کە دوای 2 ساڵە گەڕایەوە بەشێکی زۆری قوتابیەکان باشتر بوو بۆیە نابێ ماڵەوە حرسیان لەسەرەوە بێن قوتابیان جۆرێک لە پێگەیان ینی چۆن قوتابی ئەڕوات بڕوانامە وەرەگرێت لە زانکۆکەی بە هەمان شێوە لە بەشەناوخۆیش بڕوانامە وەرەگرێت بڕوانامەیەکی باشی کۆمەڵایەتی وەرەگرێت کە توانێت مامەڵەیەکی باش بکات بۆی نابێ قوتابی ئینجاڵێن هەندێکی هەڵێک کێشەی مەساریفانەیە بێنە پێشای قوتابێک ئەگەر لە سلێمانی بێ زانکۆی سلێمانی ئەمە زانینەکەوێت لە قلیاسانە و ماڵی بۆنە لە قڕگە بێت هەر هاتوچۆ شەنێکی بێت بەڵام بەشێکی زۆری زانکۆکانی دەرەوەی شار زانکۆ و بەشەناوخۆیەکە دوو خولەک بینیان هەیە ینی ئەم هەموو مەساریفی بۆ گەڕێتەوە بۆ ئەگەر جوانتر لێکدانەوەی بۆ بکرێت نابێت قوتابی ترسی لە چوون دەرەوەی شار هەبێت وابێت و ئەوەش هێنێت دەگە قوتابی 6 ساڵ بژی بۆ نمونام 20 ساڵی تێپەڕی بێ
40 ساڵ تەمەن ئەوە هێنێت تۆ 4 ساڵ ئازیزی بۆ کێشی ناڕەحەتی بۆ کێشی لە دەروی شار بۆ ژی لە بۆ شێوازە بۆی نەژیت کە لە ماڵەوە بێتەوە مشتێک حازر بێت بۆیە نابێ قوتابی لە چوونە دەروی شار ترسیە بێت ئەوانە شتێکی دیکە هەبێت لە بینەیە بۆ ئەو نمرەی ئەو بەشی کە خۆی پێخۆشە لەناو شارە نمرەیەکی زۆری بێ بەڵام لە دەروی شار بۆ لە قەزایەکە بە نمرەی کەمەتوانێت و بەشی کە خۆی پێخۆش وەربگیرێت ڕێکاک دانیار ئەوە خاڵە جوهەکەی وەکو باسم کرد ئەگەر ئێمە بڕیار بێ بۆ نمە قوتابێک 6 ساڵ بژی 6 ساڵ بەپی فەرمودەکە فەرمێ ئینسانی ئەم تەمەڵێن تا 6 ساڵ 20 ساڵی تێپەڕیوە 18 ساڵی تێپەڕیوە 40 ساڵ ماوە تۆ 4 ساڵەوە نانێ لە بەشێکی باشتر بخوێنی 4 ساڵ بە عەزت بکێشی بە ناڕەحەتی بکێشی گریمان ناڕەحەتیش بێ کە تەنها یەک مانگی سەرەتای زەحمەتە تۆ چی دەرەوە لەناو شارە بەشێکی نزم وەرتەگرێت بەڵام دەروی شار بەشێکی باشتر بەشێکی چاکتر وەرتەگرێت ئەبێ استفادە لەوە زۆر کەمەوە دەمێن بە کورتی وەڵام ئەم پرسیارە بێتەوە ئەو خوێندکارانەی کە هەر ناویان نهاتۆتەوە چ ڕێکارێکیان لە بەردەسایە ئەم بەشێکی دیکەی قوتابیانن کە نزیکی لە سەدا سیانزەی قوتابیان ناویان هەر نهاتۆتەوە لە زانکۆ پەیمانگایەک دیارە بەهۆی پڕکردنەوەی فۆرمەکان هەڵە بووە هیچ بەشێک وەری نەگرتوون لە ڕۆژی سێشەمەوە دووبارە سایتەکە کارا بێتەوە پوێن بکەن بۆ شوێنانی کە شارەزان لە پڕکردنەوەی فۆرم دووبارەش ئەو بەش نزیکی 8000 کورسیمان ماوە 8000 کارا دەبێت کە ناویان ناتۆ تەنها بوانە کارا دەبێت وەکوتم قوتابانی کە ناوێن ناتەوە بە دڵیانە دوو ڕێگەیانێ دابۆزاندن یاخود ئەفرازگرتن ئەمانی کە ناوێن هەر ناتۆتەوە ئێمە 8000 کورسیمان ماوە بە چۆڵی و 7000 قوتابیشمان ماوە واتە کورسی بەشی پێویست ماوە بە چۆڵی سێشەمە سایتەکە کارا بێتەوە دووبارە ئاڕۆن فۆرم پێشەشەکەنەوە بۆی کە لە زانکۆپی مانگا لەو بەشە لە کورسێ چۆڵانی کەماون ناوێن بێتەوە زۆر باشە زۆر سپاس کاگراسی بۆ بەشداریکردنت بۆ ڕوونکردنەوەکانت کە لەم تەوەریە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆیەوە بەتایبەت بۆ بەرنامی پەیامی ڕۆژ کە هەمیشە سەکۆیەکی زۆر باش بوون بۆ پرۆژەکەی زانکۆ بە ناوی سکرتێر و مەکتەبی سکرتێر تەواوی لق و ناوەندەکانمانەوە سپاس و پێزانی تایبەتمانەیە سپاسشەکەیت وڵێ بینانی عزیز زۆر سپاس بۆ بەڕێز ڕاستی حەمامین ئەندامی دەستەی سکرتاری بەڕێوەبردننی سکراتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەم تەوەریە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوەکانی